کۆمەڵگەی بازرگانە ئەمە ڕۆژی دووەمە پێمان ناوێت چۆنی بۆ خۆپیشاندان بەردەوامین بۆ هەندێک داواکاری ئەساسیمانێک کە لە 2015 لە ئاخری 2014 وعدمان پێدراوە. یەکەم ئەم سیستەمە سەپێدراوی کە بەسەرمانە سەپیوە سیستەمی پاشەکەوت کە بەداخەوم سیستەمە نازانام تاکی کۆتاییە. ئێمە بیرمە جەنابی ئەنجومەنی وەزیران کە بڕیاریام سیستەمەی کاتیە و ماوەی 3-4 مانگە، بەڵام بەداخەوە 9 مانگی خیان ئێمە خاڵی یەکەمی ئەساسیمانەوە کە سیستەمی پاشەکەوت بە هیچ شێوەیەک لەمە دوام قبوڵ ناکەین. بڕاریشمانەوە کە داوام نەکەین ئیش بۆ هەوڵاتی بەڕێزان نەکەین تا ئەو سیستەمە نەمێنێت. خاڵێکی دووەمیشمان ئەوەیە کە دەرماڵێک کە داوامان کردێ وەکو بەڕێبەراتی کۆمەڵگەی بازرگان داهاتێکی زۆر خەیاڵیمانێ ئەمەش ئەمانەیە لە داهاتێک کە هەمانە داهاتێکی چۆنی هەندامان بێ کە وەزیر کە لە ئەنجومەنی وەزیران بڕیاری تاسە جێبەجێ نەکەمان ئەوەیە ڕیانماناوە چۆن بڕادرا مامۆستا هەموو کاران مامۆستا چینی خوێندکاران بەردەوامی ئەوانی کە دەسەڵاتیانە بەرپرسن وەسی ئەو کارمەندانە چاکەن، وەسی خەڵک چاکەن، ڕۆژ بە ڕۆژ خەڵک زیاترمان نەکرێت با وەزعەکە لەوە زیاتر نەتەقێتەوانێ. ینی خەڵک لە تاو لە تەحمولیان نەماوە. من بە تەسەوری من حکومەتی بەعس دەستی نەخستە قوتی خەڵکە و بژێی خەڵکە بزانە خەڵک چی دەکرد، ئەو لە لیبیا چی لێها، ئەو لە سووریا چی لێها و داوا لە حکومەت دەکەین. ئەوانش خەڵکی ئەم شارن، ینی هەمووی حەچی بەرپرسە لەم شارێ لە ناو کووردا دروست بووە. داوان لێکەین ئاگان لەو خەڵکە بێ. ئەو خەڵکە ڕۆژێ بووە لە شاخ لێرە لە هەموو شوێنە یارمەتیان ناون، ئەوە پێشمەگەلی خۆی بە کوشتە ئەما لێرە معاش نایەن، ژن و ماڵ و مناڵیان لە برسا خەریکە ئەمرێ. داوا لە حکومەتی هەرێمەکەین وەزعێک ئاگای لە کارمەندەکان بێ بەگشتی ئەو پارانەی کە لێرە کۆ بێتەوە لە ناو شاری سلێمانی کۆ بێتەوە سەرفیکەنەوە بۆ کارمەندانە.